تیپی کاراتی یانەی پێشمەرگەی سلێمانی دەیەوێت لە ڕێگای ئەکادیمیایی یانەکەوە لە دروستکردن و پێگەیاندنی یاریزانانی بەردەوام بێت. یانەی پێشمەرگەی سلێمانی جگە لە یاریە وەرزشیەکانی تریانەکە گرنگێکی تایبەتی بە یاری کاراتی دەدات و ساڵانەش لە ڕێگەی تیپی کاراتی یانەکەوە دەست دەکات بە وەرگرتنی یاریزانان و دەیەوێت لەو ڕێگەیەشەوە لە دروستکردن و پێگەیاندنی یاریزان بۆ یانەکە و هەڵبژاردەی عێراق بەردەوام بن. هەر وڵاتێک یا هەر یانێک کە بیەوێت لە داهاتووە تیپەکەی هەر وەکو خۆی بەهێز بمێنێتەوە یا بەهێزتری بکە ئەبێ احتیمام بە بەشی مناڵان ناشین شەبا بدرێت. خولێکی هاوی ناکەینەوە بۆ 3 مانگە بێت، بەڵام دوای 3 مانگەکە یاریزانانێکی باش و نوخبا تیانە جیاکرێتەوە لەلایەن ئستافی ڕاهێنانمانەوە و ئەمانە زیاد ئەبنەوە بە یاریزانە پێشکەوتوەکان و هەموو ساڵێک ئابم شێوە بەردەوام بووین و کە توانیومانە لە هەموو ساڵێکە بە تەڵی باشمان لە کوڕان و کچانە هەبێت. ڕاهێنەری ئەکادیمیای کاراتی یانەی پێشمەرگەی سلێمانیش باز لە شێوازی وەرگرتنی یاریزانان و ئەو مەشق و ڕاهێنانە دەکات کە پێیان دەوترێتەوە بۆ پەیامیش ئامانجی خۆیان ئاشکرا دەکات. یانەکەم هەڵدەسێ بەکردنەوەی خولێکی هاوینە بە سەرپەرشتی دەستی ئیداری یانەکە و تیپەکەمە هەڵدەسین بەکردنەوەی ئەم خولەوەی یاریزانان وەرەگرین. یاریزان لە تەمەنی 6 ساڵە وەرەگرین تاوە تەمەنی 13 ساڵ، بەڵام یاریزانانی کە وەرەگرین جارێکیش هەڵماناوت مناڵانی 5 ساڵ وەرەگرین کە چەند جارێک لێرە ڕاهێنانیان پێکەین کە توانیمان جستەی ئەو ئامادەباشیتیا بوو مناڵانی 5 ساڵی وەرەگرین هەم لە کوڕان هەم لە کچان. ئەمانجی ئێمە لە وەرگرتنی مناڵانە ئەم مناڵانە دروست دەکەین کە لە فتری مناڵانە لە تەمەنی ناشین کە کاتێک گاتە تەمەنی شەباب و ناشین توانایەکی جستەی بەهێزی هەیە. هەوڵێن ئێمە بیان خێنن ڕیزی هەڵبژاردی عێراقەوە قوتابخانێک ئێمە ئیش لەسەر ئەوواکە چۆن چەندین ساڵە یانی وەرزشی پێشمەرگە هەڵبژاردی عێراقی بەدەستەوەی هەر ئەمانەی لەسەر ئامانجە بەردەوام بین هەڵبژاردی عێراق لەدەست MTPR بمێنێتەوە. لە ئەکادیمیاکەدا نزیکەی 6 یاریزانی کوڕ و کچ تێیدا بەشدارن کە لە تەمەنی 6 ساڵیەوە مەشق دەکەن تا دەگاتە 13 ساڵ و یاریزانانیش داوا دەکەن زیاتر گرنگی بە یاری کاراتی بدرێت و مناڵانیش لە مۆبایل و یاریە و ئەلیکترۆنیەکان دوورکەونەوە و وەرزش بکەن بە تایبەتی یاری کاراتی. بەڵێ زۆرم حەز لەم یاریە بوو، دایک و باوکیشم هاندەری منن کە هاتووم بۆم یاریە. زۆر سپاسی مامۆستا ئالانەکەم کە یاریم فێرەکە و تەمرینم فێرەکە. هیوادار بێن بۆم یاریە یاریەکی زۆر باشە بێن یاری بکەن. داوا لە مناڵانەکەم بێن بۆ ئەم یاریە زیاتر ئەم یاریە بکەن، ئایپاد و مۆبایل ژەکەر بەکار بێن کەمتر بەکاری بێنن، زۆر کەم بەکاری بێنن چونکە بۆ چاویان خراپە. بۆی فێریشت بوون و مامۆستاکان فێری شتی زۆر چاکمانەکەن. مامۆستا ئالانیش زۆر بە چاکی فێر شتەکانمانەکەن، زوو تەمرین و شتمان پێ دەکات. بەڵێ بەس بە سەرکوتویی ئەنجامی بدە. تیپی کاراتی یانەی پێشمەرگەی سلێمانی بەهۆی ئازبەرزی یاریزانەکانیەوە لە ئێستادا زۆربەی هەڵبژاردەی عێراق پێک دێنێت و ئامانجیشیان لە دروستکردنی یاریزان بۆ ئەوەیە کە بە بەردەوامی پاڵەوانەکانیان لە پێشەوەی ڕیزبەندی عێراقدا بن. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.